ئێرە ڕێگەی سەرەکی دوو مەرزی نێودەوڵەتیە لە قەزای پێنجوێن کە مەرزەکانی باشماخ و سێرانبەرە. هاوڵاتیانی پێنجوێن نیگەرانن کە داهاتی هەردوو مەرزەکە بۆ ئەوانیە لە کاتێکدا داهاتی تەنها یەک ڕۆژی مەرزی باشماخ زیاتر لە 1 ملیار دینارە. بە هیچ جۆرێک هەتا ئێستا کەمترین ئیسیفادە وەکو ئەوەیەکە گەنجێکمانەچێ حەماڵی تیاکە ئەویش زۆر بە ناڕەحەتی بەڵێ ئەوەی کە هەیە بەس زەحمەت و ناڕەحەتیەکەی هەیە بۆ شاری پێنجوێن و دەوروبەری و ئەجینا بە هیچ شێوەیەک ئیسفادە لەو مەرزە ناکرێت کە بڵێ ئەوەی ئیسفادەیەکی مادی و معنەوی هەیە بۆ پێنجوێن. زۆر ناخۆشە ڕێگاشی زۆر زەحمەتە چوون و هاتینەوە بۆ تۆز و خۆڵە و بەڵام تەنکەر و بە تڕێلا بەڕاستی ینی شەرمە بۆ حکوومەت. ینی ئەگەر سەتا پێنجی داهاتەکەی ئێستا لە بۆ ئەو جادەی تەرخانکەن بەڕاستی ئەو جادانە وای لێ نایە. هاوڵاتیانی شارەکە دەڵێن ئەگەر داهاتی تەنها لە سەدا دووی مەرزەکان بۆ هاوڵاتیانی پێنجوێن خرج بکرایە ئەوە کێشەی خزمەتگوزاری بەم جۆرەی ئێستا نەدەبوو. قەزای پێنجوێن خاوەن دوو مەرزی نێودەوڵەتیە بەڵام هیچ سوودی بۆ پێنجوێن و دەوروبەری نییە. ڕاستیەکەی شتێک هەبوو کە ئەویش باسی پرۆژەی پترۆدۆلار بوو. چەندین پرۆژە هەبوو لە ناو پێنجوێنە کە بە ناوی پترۆدۆلارەوە خرانەگەڕ بەڵام هیچ جێبەجێ نەکراون هەروەکو خۆی ماوەتەوە تەنها ناوەڕۆکی نییە. بۆیە ئەم دوو مەرزە هیچ سوودێکی بۆ پێنجوێنیەکان نییە تەنها سوودی بۆ حیزبی دەسەڵات هەیە و بەس. پێنجوێنیەکان هەر لە دوورەوە سەیرەکان بەڕاستی ئەمەش نیگەرانی گەورەی لای پێنجوێنیەکان دروست کردووە کە دوو مەرزی گەورەی نێودەوڵەتی لەم سنوورەیە بەڵام هیچ سوودێکی بۆ ئێمە پێنجوێنیەکان نییە. شاری پێنجوێن یەکێکە لە پەراوێز خراوترین شارەکانی هەرێمی کوردستان. هەندێک تعامل کە لەگەڵ پێنجوێن ئەکرێ بە جۆرێک تەماشایەکەم و وێنێ ئەبینم وەک بڵی وەکو شارێکی بێگان لە هەرێمی کوردستان سەیرەکەن. دوو مەرزی نێودەوڵەتی گەورە و زەبەلاح لە سنووری شاری پێنجوێن هەیە. بۆ لە مەرزی باشماخە لەگەڵ مەرزی سێران بەنا مەرزی باشماخ داهاتی ڕۆژانەی نزیکی 1 ملیار دینارە. ملیارە دینار بەرەوسەریش لەگەڵ مەرزی سێران بەران نزیکە بێتەوە لە داهاتی ڕۆژان نزیکە بێتەوە لە 1.5 ملیار دینار بە ڕۆژێک. یەک نیوەی ئەم پارەیە سرف بکەن بۆ خزمەتگوزاری لە شاری پێنجوێنە ئەم کێشانە چارەسەرە بن بۆ منە ڕێگەی گۆخڵان بۆ میشیا و کە 15 گوندی بەسەرەوەی لە ساڵی 1992 وعدیان پێداون کە قیری بکەن تا ئێستا نەکراوە. زیاتر لە 10 ساڵە بە بیانی بوونی قەیرانی داراییەوە سەرجەم پرۆژەکانی قەزای پێنجوێن ڕاگیراوە. هاوڵاتیان ئەو شارۆچکەیە شەندین جار بۆ بەدەستێنانی مافە سەرەتاییەکانیان هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندان و ناڕەزاییان ئەنجامداوە و داوایان کردووە و داهاتە زەبەلاحی لە ڕێی ناوچەکەیانەوە کۆ دەکرێتەوە بەشێکی بۆ خزمەتکردنی ناوچەکان بەکاربێنرێت. سوی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.